لێرە شوێنمان بۆ دروستکردن هەتا ژمارەیان وردە زۆر بوو خانووەکەی خۆشمان لەناو ئەم باخەیە بۆ ئەوان جێهێشت و ئێمە ئێستا لە ناو کابینەیەکە ئاژین. ئەمە لە حەزکردن نییە بۆ ئەم ئیشە ئەمە ئێمەکە کردومانە. ئەمە قوربانیەکی زۆر گەورەی ئەوێ زۆر قوربانی گەورەمان بۆیاوە. هەڵبەتە ئێمەش وەک هەر تاکێکی ئەم کۆمەڵگەیە کە لە مناڵیەوە پەروەردە ئەکرێن ترسمان دروستەکەن لەگەڵ ئاژەڵەکانە ینی مەودای نێوانمان دوورەخەنەوە بە وتانەی کە ئەمە گڵاوە ئەمە شومە ئەمە ترسناکە بەو شێوەیە. بەچکە پشیلەیەکم بینی کە چایەکی کۆر بوو ئەو بەچکەیەم هەڵگرتەوە و بردمان بۆ لای دکتۆری ڤێترنەری. ئەمە وای کرد کە تر من بیر بکەمەوە کە ئایا ئەم بێچووە بەبێ دایکێ بێت چۆن ژیان کا لە دەرەوە یان سەگێک سیارە لێەوە بێ حاڵ بڵێن ئازارێکی هەبێ ئەگەر من یان تۆ یارمەتینی ژیانی چۆن بێت چی لێ بەس چ قەدەرێک بێنی بە چ ئازارێکەوە ڕۆحی دەرچێت. تر ئەمانەوەی لێ کردم کە دەرگای ماڵەکەمان بکەینەوە بۆیان و ئەوانەی کە نەخۆشن کەم ئەندامن پێویستیان بە هاوکاریە یان ببینە خۆمان و چارەسەریان بکەین. لەبەرەوە بڕیارمان نا خاونەکەی خۆمان فرۆشت و هاتین ئەم دۆنمەزەیەمان پێکڕی. لێرە کۆمەڵە شوێنمان دروست کرد بۆ سەگەکان ئەوانەی کە لە لامان ئەمێنەوە بە بەردەوامی چکە ناتوانێت لە دەرەوە ژیانی خۆی بکە.